سیمپۆزیۆمێکی هونەریە و لەژێر ناونیشانی لە پایزدا ڕەنگی یاشتی دەچنینەوە نزیکەی 100 مامۆستای هونەر کارێکی هونەری شێوەکاری تێدا ئەنجام دەدەن. ئەمانەوێ هونەر گرنگی تایبەتی پێ بدەین و ئەمانەوێ چۆن بیر لەوەکەینەوە فیزیا و کیمیا خۆراکی مێشکی خوێندکارانمان بێ دوجاریش هونەر و وەرزشیش خۆراکی ڕۆحی خوێندکارانمان بن بۆ ئەوەی حەوێتێک وە جوڵەیەک بدا بە خوێندکارانمان. ئێرە تەپەسەوزە لە ناوچەی نەورۆڵی کە ناوچەیەکی گەشتیاریە. شێوەکارەکان دەڵێن کاری شێوەکاری لە ناو سروشدا ڕەگەزەکانی باشتر بەرجەستە دەکرێت. طبعاً هونەر لە ناو سروشتا چێژ و چێژێکی تایبەتی خۆی هەیە زیاترە چیتە ناو واقعی ئیشەکەەوە وەک لەوەی کە لە ماڵ و لە ژوورێکی داخراوە بێ هەتا لە شوێنێکی کراوە بێ هونەر تایبەتمەندی زیاتری هەیە. یەکێک لە ئامانجەکانی سیمپۆزیۆمەکە هاندانی مامۆستایانی هونەرە تا پەرە بە توانەکانی خۆیان بدەن و بیرۆکەی نوێژ لە یەکتری وەربگرن. پێم وە بێت ئەوە کاتێکە لە تەبیعەوە وێنەیەک وەرئەگریت دووبارەی ئەەکەیتەوە پێم وە بێ زۆر چێژ بەخشترە و ئەوانە زیاتر پێم وە بە شێوەکارەکان هەست بەو چێژە زیاتر ئەکەن بەڵام ئەمڕۆ ئێمە کەوکو ئەزمونێکی جیاواز ئەمەمان تاقی کردەوە شتێکی زۆر زۆر بە چێژ بوو کە لە ناو سروشتا دانیشتووی نوێنە ئاکێشین. مامۆستایانی بەشە جیاوازەکانی دیکەی هونەر بە گۆرانی و مۆسیقا کەشێکی هونەریان بۆ شێوەکارەکان سازاندە بوو. لە سیمپۆزیۆمە عادەتەن کارەکە پێکەوەیە هەموو بەیەکەوە هاوکارین بۆەوەی کە چالاکێکی جوان پێشکەشکەین و کارەکە پێکەوەیە بۆیە ئێمە وەکو مامۆستانی مۆسیقا بڕیارماننا کە لە هاوکات کە ئەوان لەوحەکانیانەکەن ئێمەش بە چەندانە گۆرانی فۆکلۆری کوردی بەشدار بین. هەرچەندە وانەی هونەر لە ناو ناوەندەکانی خوێندندا و لە پرۆسەی خوێندندا جێگیر کراوە بەڵام وەک وانەیەکی سەرەکی مامەڵەی لەگەڵ نەکراوە. لەگەڵەوەشدا مامۆستایانی هونەر لە زۆربەی ناوەندەکانی خوێندندا مەزراون و دەیانەوێت گرنگی زیاتر بۆ وانەی هونەر بگەڕێنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.